ئێستا کە کاتی مۆندیالە طبیعی هەموو هەندێک گەنج هەیە حەزی لە تۆپێن نێ هەندێکیشە حەزی لێتی بەڕای من ئەوەی کە هاندەرێتی چ ئەیباتەوە چ ئەی دۆڕێنێ بە ڕۆحێکی وەرشی وەریگرێ احتیمال ئەوە فەرەقەی تۆ جمهوریتی لا ئەی باشی هەبێەوە لە هەموێرەکانە بێتەوە بەڵام هەندێکشی هەیە احتیمالە ڕاهێنەرەکە ئەوە نەبێ یا جەوی هەرێزانەکانەوە نەبێ یا تیوی بەرامبەر زۆر بەهێز بێ ئەیباتەوە لەوانت بگرێت دەربکرێ یا بێتە پاڵەوان لە هەموو حاڵەتەکانە تۆی بە ڕۆحێکی وەرشی وەریگرێ من وەکو گەنجێک دەمێ سەبارەت بە مۆندیال قسە بکەم بەڕاستی دیاردێش ناشن هەیە لە ینی لە هەرێمی کوردستان مەسەلەن سەر دوو یانەی ناخۆشی دەکەوتەوە و شەڕەتە خۆ مەسەلەن تەقی خۆشی و شتانە هیوادارم ئەو دیارە نەمێنێ بەڕاستی گەمەکردن مەسەلەن یاری تۆپانەی بەس بۆ خۆشی پێویست ناکەم مەسەلەن لەسەر دویانەی دوو برا مەسەلەن دوو خۆزن دوو هاوڕێ لێک عادز بوون لەسەرەوەی کایەک دۆڕایەک بردێتەوە هیوادارم ئەو دیارە نەمێنێت ئەمن درێن ئەو جارە تشتێکی خراپە یعنی لۆ سەحەتی مرۆڤ لۆ ژیانی مستەقبل تشتێکی نەباشە ینی دەبێ خەڵک ئەو ژیانی خۆی ینی بە ئەو جارێ تەواو نەکێ ژیان بە جارێ تەواو نابێت جارە تشتێکی فشەیە جارە تشتێکی ینی نەمستەقبەلیە دەبێ مرۆڤ ژیانی خۆ تشتێکی فایدەتر فایدە لە ژیانی وی بکێ لە سەحەتی وی بکێ لە تشتێکی ژیانی خۆ پێشکەتتر بکێ